گرنگێکی زۆری هەیە لە پێکەی کورد لەبەرەوەی عەبدوڵڵا ئۆجەلان کەسێکی کوردە و لە خۆمانەوە یعنی دیفاعی لە کورد کردووە و منش پێم خۆشە ئازاد بێ وەکو ئەو هەموو کوردەیە و یەکەم جار هینە خۆی ئەمڕۆ ئەوەی کە ئازادی بەڕەوا نابینێت کە خودی تورکیا و خودی هەندێ حزبی سیاسی خەڵکی باشوورە ئەوانە خۆیان تیرۆریستن یعنی پاکەکە تیرۆریست نییە چونکە پەیامی پاکەکە گەڕانەوەی ئازادی و کەرامەت و شەرەفە بۆ تەواوی بەشەریەت ئەسڵەن غەڵەت بوو بۆ وانە تیرۆریستن داوای مافی میلەتێکە 20 میلیۆنە لەوێ لە تورکیا لە باکوور تیرۆریی شتی چیمە دەستە دروستیەکەن بۆی دەستی عەمالەتە بۆی دروست دەکەن کابرا داوایەقی خۆی کات تیرۆریستە چۆنە بێشتیوە خۆی لە ئەستا ناقیە کردویانە نابووە بیان کردایە بیخەنە لیستی تیرۆریستەوانێ تیرۆریستیە کابرا داوایەقی میلەتەکەی بکات تیرۆریستە کابرا تاریخی نزیکی 40 ساڵ بۆ 35 ساڵ خەبا دەکا ئەوە تیرۆریستە ئەی بۆ وەختی خۆی لە سووریا و لوبنان بوو لەمانە تیرۆریست نەبوو هاتە قەندیل بەڕۆڕی تورکیا وەرسا بۆ یەک تیرۆریستە پێگەی زۆر بە خۆدێ بۆ هەر چوار پارچەکە بۆ هەر چوار پارچەکە باشە ئێوەن بەشە نین لە میلەتی کورد بەشێک نین ئەتوانیت ئەم جەستەیە و دەستێکی لێ بکەیتەوە پەک بۆ تیرۆریست بێ پەک تیرۆریست نییە پەک دیفاع لە مافی خۆیەکات داوای مافی خۆیە مافی ڕوای خۆیەکات وەک هەموو ملەتان ئێمە کورد 40 میلیۆن کوردین داوای مافی ڕوای خۆمانەکەین لە کوردستانی عێراق لە کوردستانی ئێران لە کوردستانی تورکیا کوردستانی سووریا ئێمە هیچ تیرۆریست نین ئێمە ئاشتی خوازین بۆ دنیا سەلماندوومانە کورد ئاشتی خوازە ئەوە ئاپۆ ئۆجەلان 20 قسوور ساڵە سزنە بەندکراوە بەلاش حەلال لەسەر ئازادی و لەسەر داوای مافی ملەتەکەی خۆیەکە ئەو ئێمە قەدرمان لە کەس نەکردووە ملەتی کەسمان داگیر نەکردووە تەعدامان لە کەس نەکردووە داوای مافێکی بەسیتی خۆمان ئازادی خۆمانەکەین ئێمە دووبارە و سێبارە دووبارێکەمەوە داواکانم لە UN متحیدا مەجلیسی ئەمن دەوڵەتە ئەوروپیەکان حزبە کوردیەکان هەمویان بشارکەنە سەر تورکیا بەڕاستی تورکیا دەوڵەتێکی درەندەیە ئاپۆ نەک جارێ 100 جا بۆ ئازادکردنی ئاپۆ و دەرکەی لیستی پەکەرەسی تیرۆر